سڵاو من دکتۆرە گزنگ نەجمەدین منتک پسپۆری ئافرەتان و لەدایک بوون. ئەمڕۆ دەمەوێت باسی دروستبوونی چیز لەسەر هێلکەدانتان لێ بکەم لەو ئافرەتانەی لە پاش تەمەنی 50 ساڵی کە سووری مانگانەیان دەوەستێت. باوترین نیشانەکانی بوونی چیز لەسەر هێلکەدان لە ئافرەتان زۆربەی جار ئافرەتەکەم ئەگەر تەمەنی لە 50 ساڵ بچووکتر بی هەست بە ناڕێکی سووری مانگانەی دەکەن یان وەستانی سووری مانگانەی. ئەگەر لە تەمەنی 50 ساڵی بەرەوسەر بیتن پاش وەستانی سووری مانگانە لەوانەیە هەست بە قورسایەک بکە لە زگین. ئەگەر چیسەکەی گەورە بیتن هەندێک جار نیشانەی لە میزی دەبی زوو میزکردن هەندێک جار تووشی قەبزی دەبی. باوترین هۆکارەکانی دروستبوونی چیز لەسەر هێلکەدان دەگۆڕێ بەپێی تەمەنی ئافرەتەکە. ئەمڕۆ دەمەوێت باس لە دروستبوونی چیز بکەم لە ئافرەتان لە پاش تەمەنی 50 ساڵی پاش وەستانی سووری مانگانە. باوترین هۆکارەکانی تێکچوونی هۆرمۆنە لەوانەیە بوونی ئیلتیهابەکی زۆر لە ناو حەوزی ئافرەتەکان لەوانەیە هیچ سەبەبەکی نەبی هۆکارەکەی دیار نەبی. لەوانەیە ئافرەتەکە لە تەمەنی گەنجیدا تەکەیوسی هەبی وردەچیز لەسەر هێلکەدانی و زۆر هۆکاری تر. ئایا هەموو چیسێک لەسەر هێلکەدان پێویستە بە نەشتەرگەری لابرێم؟ نەخێر، چارەسەری چیز لەسەر هێلکەدان دەگۆڕێتن بەپێی تەمەن، بەپێی حەجمی چیسەکە، بەپێی جۆری چیسەکە. ئێمە پێویستە هەندێک فەحز بکەین بە ئەوەی بزانین چارەسەری چیسەکە چۆن بکرێن. ئەمڕۆ نەخۆشێکمان هەیە تەمەنی 70 ساڵە چیسێکی گەورەی هەیە لەسەر هێلکەدانی لای ڕاستەی نزیکەی 15 سنتیم دەبی. پشکنینەکان هەموو پیشان دەدەن کە پێویستە بە نەشتەرگەری لە بۆی لابین. لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەریەکە زانیاری زیاترتان پیشان دەدەین. بەڕێزان ئەوەی دەیبینن ئەوە چیسەکەی دوای نەشتەرگەری دەرمان هێناوە. جۆری چیسە لەسەر هێلکەدان دەگۆڕێتن. هەمانە چیسەی سادە پێی دەڵێن سمپڵ سست کە تەنها پۆرگێکە و ئاوی تێدایە. چیسەمان هەیە خوێناویە پێی دەڵێن هیمۆڕێجیک سست. چیسەمان هەیە ڕقە لە ناوی مو پرتی تێدایە هەندێک جار ددانی تێدایە کرکراگەی تێدایە پێی دەڵێن دێرمۆید سست. ئەو چیسەی ئێستامان بەبێ پشکنینە پێشەچیەکان پیشانمان دەدا کە شێرپەنجەیە. بۆیە پێویستە ئێمە بینێری نەزەرا هەتە بزانین زۆری چیسەکە چییە. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.